بەڵێ کوڕم ئەلو باوکە چۆنی باشی؟ جەنازەیەکم پێیە. چی؟ جەنازە؟ باوکە چوومە سەرکار لەسەر جادەکە کەوتو بوویتر ڕام کرد چەنە داوای هاوکاریم کرد کەس هاوکاریمی نەکرد خۆم کردمە ناو سیارەکەەوە. چ؟ کوڕم بەڕاستی پێم بڵێ تۆ لێت داوایان هەردگرتووە. باوکە من لێم نەدا لەسەر جادەکە بینێمتر منش بۆم ڕاکرد داوای هاوکاریم کرد کەس هاوکاریمی نەکرد. کوڕم پێم برێ چێ دەوێت شتی وا بکاتن ها؟ ێ باوکە خۆت فێرت کرد بکە هاوکاری خەڵکەم ئێستاش ئەوەتە توش بووم و هاوکاریم کرد. کورە کوڕە جوانەکەم کورە بە قوربانی چاوت دەبم کورە ئەو قسانەی پێشتری ئامۆژگاریم کردی کە یارمەتی خەڵک بدا کورە هەڵە بووم هەڵا کورە لە چی هەردگرتیا ئە لەوێ فڕیدەوە بە قوربان بم کورە بەجێی بابت بکە بابت. ێ باشە باوکە کە من بوومایە تۆ چی دەکرد ئەگەر کەس هاوکاریمی نەکردا لەسەر ئەو جادەیە. کوڕە کوڕم دەرگی دەکرێ باجی تاوانێک دەدەی کە ئەتوو نەتکردیا. باشە باوکە جان ئەی خوای گەورە خۆ ئەو منی بینیەوە دواتر محاسەبە مەکە. کورە ئەو سەر کێشێتی ئەتوو دەیکەی ئەوەندە کە لە ڕقمە بە بەجێی بابت بکە فڕیدەوە. باوکە ناتوانم و ئەو پەڕی پێویستانیەکە من بیکەم ناتوانم باوکە ببورە. لا حول ولا قوة إلا بالله. کوڕم ئێستا مە چ بکەین؟ هەرچیە بیکەم تازە من کردومەتە سیارەکەەوە. لە کۆتاییدا باوکی ڕازی دەبێت دەڵێت بی بە بۆ نەخۆشخانە بەڵام ئاراس ناوێرێت دەڵێت تووشی کێشە دەبم. باوکی دەڵێت سوێن بەخوا ناهێڵم دەستگیر بکرێت بەڵام ئاراس دەڵێت باوکە تۆ خۆ دکتۆری خۆ چارەسەرێکی بکە. ئیتر باوکی ڕازی دەبێت و دەیهێنێتەوە بۆ ماڵەوە. زیندووە کوڕم زیندووە دڵ ئیش دەکا الحەمدولیلا. بەخۆ ئای قاچم ئای قاچم ئای قاچم ئای ئای قاچم ئای ئای ئەو کەتە دۆکرد ئای ستا خەڵک چمان پێ دەوێت. ئای دکتۆر تخواسە برا ئای قاچم ئای کوڕم ئاخر تووشی چیت کردینە؟ ێ باوکە چی بکەم لە پێناوی خوا کردم من. کورە کوڕم ئێستا کە خەڵک خۆ باوەڕمان پێ ناکە تو چاکەچی ئەوهات کردیا. ئێرەشی شکایە دکتۆر تخواسە بر ئای دەستم قاچم ئای قاچم ئای دەستم ئای ئای باوکە بزانێ شوێنتری نەشکاوە هیچ شوێنتری نەشکاوە کە هەندێک سەری برنکە دەی هەندێککە دەی کوڕمە تو ناوت چ بوو؟ دلێر باشە لۆ لەسەر جادەی کەتی وەڵام من دەچوومە مارکێتی سیارەك ڕاز لەیدام بەجێشی هێشتم ئەم بەخۆم پەرکەم هێ ڕاز ئاگام لە هیچ نەما. های لەو بێزەمیریەی باشە تو باب ناوی چییە؟ بابم ناوی خورشیدە بەناوبانگە بە خورشید جانچی. پێشتری مەحرەزی هەبوو؟ برێ پێشتر مەحرەزی هەبوو. ئەتو دەری بابم دەناسی؟ نە لە چێ دەیناسم ئەم بابن ناناسم ناوەڵە نایناسمە من.
ئای لاقم ئەو کێشە چ بوو تووشیمرت کرد ها یە باوکە نەمون لە ڕای خوا کردم کورە هزار زار لە ڕای خوا بەس دووترین کات ئەو کوڕی دەبێ دەرێ لە ماری تێگەشتی باوکە گیان پێم بڵێ چی بوو ئێستا کوڕم بی بەسەر زادێ و تەکسێکی لۆ برە و بەڕێ بکە تێگەشتی ئێستا باوکە گیان بەسەر چاوم بە قسە دەکەم بەس حاڵی باش نییە بابی بینە ژوورۆ دواتر تەکسێکی بۆ گرم و بەڕێیەکەم کوڕشتی وانابی ئێستا چت پێ دەرم تۆ ئەوەی دەکەی بەسە با بەسە ئەستا ئەستا دەی ئەستا ئەستا بەس تەلەفۆنەکەم دەنێ تەلەفۆنت لۆ بابم کە دەیکەین وەرە ئاراز لەو نهێنیت تێنەگەیشت کە باوکی بۆچی بەناوهێنانی قورشید جامچی تێکچوو. ئەرە پاشا باوکت لەوە تێکچوو بەخوای منیش نازانم بۆ ئایلات زۆر داوا لێ ورد ناکەم حەزم ناکرد شتەکان ئاوا لێ بێت بەس ناوت چی بوو؟ دلێر بەس ڕقەمەکەتم بۆ بنووسە بالام بێ بە ناچاری هەتا سەر شەقامی سەرەکی دەیبات و ژمارەی تەلەفۆن دەگۆڕنەوە. دواتر پەیوەندیت پێوەکەم ئێساش بوو بورابێ بە تەکسێ بنێرمەوە باشە؟ دوای چاوەڕوانیەکی زۆر تاکسیەک دێت و بەڕێی دەکات بۆ ماڵەوە. دکتۆر هێمن لە خەمێکی قۆڵدا بوو زۆر بیری دەکردەوە نهێنیەکی لە ناخی حەشاردا بوو. ئاراز دەیویست ئەو نهێنیە تێبگات بۆیە دووبارە چووەوە لای باوکی. باوکە جانەوە بردم کوڕم دەست خۆش بی باوکە مێ شتێ بزانم لە سەرەتایە تۆ کوڕە دێنایەوە چارە سەرت کرد دواتر خۆش لە ماڵەکە دەرت کرد کوڕم وازی لێ بینە تکال لێ دەکەم واز نەمۆزوعی بینە باشە باشە باوکە تۆ ماناکەی لە ترسی پۆلیسە لۆ کوڕم ئەمە ئەومان لێ کردیا دەبات کامیرەکان لێ بدەنەوە تەمەشا بکەن باشە بەس تێم گەێنە ئێستا چی بووە کوڕم تکال لێ دەکەم بەسە قسەکانی دکتۆر هێمن بۆ ئاراس ئاماژەی ترسناک بوون. ئاراس دەیزانی کێشەیەکی گەورە هەیە بەڵام تا ئێستا باوکی لی شاردۆتەوە بۆیە بەبێ هیوای ڕۆیشت.